بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەناوی گەلی کوردستان. پەرلەمانی کوردستان هەمواری یاسای نەوت و گازی هەرێمی کوردستانی بە دەنگی 79 ئەندامی پەرلەمان پەسەند کرد. بەدەنگی 79 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. هەمواری یاسای نەوت و گاز تەنها لە دوو بڕگە پێکات بوو. یەکەمیان زیادکردنی ئەندامێک لە پشکی پارتی بۆ ئەنجومەنەکە. خاڵی دووەمیش باسی لە کاتی دەنگدان کرد لە کاتی یەکسانبوونی دەنگەکان سەرۆکی ئەنجومەنەکە لەگەڵ کامەلا بێت ئەو لایەنە زۆری نێیە. کۆمەڵی دادگەری دەنگی بە هەموارەکە نەدا و پێی وایە ئەوە تەنها بەشینەوەی ئیمتیازە بۆ حیزب و دەسەمۆکردنی ئەنجومەنەکەیە. تێبینیمان لەسا و بڕگەی هەبوو کە دەڵێ کار بە هیچ دقێکی یاسا و بڕیارێک ناکرێ کە ناکۆک بێ لەگەڵ ئەم یاسایە مش هاوکاتە لەگەڵ بڕیاری محکەمەی فیدراڵی کە ئەم یاسایە ڕەت کردوتەوە بۆیە پێویست بوو ئەم ئەنجومەنە تەفعیل بکرێتەوە و هەروەها گرێبەستەکانی نەوت لەلای ئەم ئەنجومەنە بێ و هەروەها داهاتەکەشی بۆی لە پەرلەمانی کوردستان بێڕوونکردنەوە بدە ئایا داهاتی نەوت چەندە و چۆنە و چۆن دەفرۆشرێ و گرێبەستەکان چۆن کراوە. فراکسیۆنی گۆڕانیش نیگەرانە لەو جۆرە هەموارە. پێی وایە لەبری ئەوەی ئێستا ئەندامێک بۆ ئەنجومەنەکە زیاد بکەن کاری لە پێشتر هەیە. لیستی زۆرینەی پەرلەمانی بۆ مەساڵحی حیزبەکەی خۆی ئەمەی کردو ئەگەرنا هیچ پێویستی ناکرد چکە نوێنەریان هەبوو لەو ئەنجومەنەیە نوێنەری هەموو لایەنە سیاسیەکانی تیابووە کە لە حکوومەت بەشدارن پێویستی ناکرد ئەو هەموارە بکرا بۆیە ئەم سیفەتەشی پێدرا بۆی پێش کۆتایی هاتنی وەرزی یاسادانانی پەرلەمانی کوردستان ئەو هەمواری تیا بکەن و بتوانن خۆیان ئەو ئەنجومەنە مەبەستیانە کە کۆ ببنەوە دیارە لەبەرەوەی گلەیەکی زۆر هەیە لەسەرەوەی کە لە 3 ساڵی ڕابردووی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نۆهەم ئەم ئەنجومەنە کۆ نەبووتەوە. ئەم هەموارە لەگەڵ هاتنی بۆ نێو پەرلەمانی کوردستان لەلایەن دەستەی سەرۆکاتی پەرلەمانەوە سیفەتی بە پەلەی پێدراوە. بە ماوەی کەمتر لە 2 هەفتە هەموارەکە دەرچوێنرا و بوو بە یاسا لە کاتێکدا دەیان یاسا و کێشەی هاوڵاتیان هەیە کە فراکسیۆنەکانی دەسەڵات پشتگوێیان خستووە. سەرۆکایەتی پەرلەمانیش نایخاتە بەرنامەی کارەوە و بە گرنگی نازانێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.